دم باش تماشاوان هجا جی برنامه مجارکم میوانک ام دیسا بورنن وکیون زانن دیجی گله کرد گلک ایریش گلک زخت زورداری هنن هم لروجلات هم لروجاوا ولچار پارچه کردستانه هزین دولت ناب دولتی زختار سر کردان بشین یک جمعه جی رجما ایرانی جی 28 کانون 2025 حتی نها گله کرد گله فارس گله جدایان کرد ایرانی دیجی دیجی پرسکن آبوریه و دیسال دیجی این کار ناسنامه و مافین آزادیه چالاکیان داردخن دوان چالاکیان دیجی رژما ایرانی با آواکی خدار ایریشی گلان دکه ایریشی چالاگران دکه و حتی نهاتی گوتن کوب هزاران چالاگر جایی رژما ایرانی جایی لشکر ایرانی و حتی نکشتن اما سلبی مجاری باخن مهکل پی چالاکیان هشت دوی مهد چبو چنبو و نهاروشیه حوالی می اندام رخصنا پژاکی پارتیا جیانا آزاد افغانستان جامر مرابی الگلمه برز جامر مرابی هم خیراتن دم باش سلااو ڕێز وێوە و بۆ بینەرن هێژای ئێوە باشه نها ام خوازنه که روشا داوی یا روجراد کردستان ایرانی چیه و پیش در باسی مهک بره چی بو چی نبو اونها حتی چی مرحله هات روشا داوی هم کارم بره جمر جزء بینر و تماشاوانی مر راگینه ڕەوشی هەرە دایی ببورینە بە بەلکێ کە کرماجی من پرتێنێکە بەڵام بەلکە بە سۆرمانجی بەلکە بێ بە سۆرمانجی نەموشکلێ ڕەوشی هەرە دایی کە لەسەر ڕەوشی ئیران و ڕۆژهەڵاتی کوردستان کە هەیە هەروەکو هەن ئاگادارن بەری زێدەتر لە 2 هەفتەیە ئینتەرنێت هاتە قۆتکردن هاتیەسە قۆتکردن هەموو کۆنتاکت هەموو کە تو بخوازی پەیوەندیە تەکلیە لەگەڵ ناوخۆی ئێران چێ بکەی پڕ زەحمەت بیە ئەمیش چمەوە بوو بەریوە کە ئینتەرنێت بێتە قۆتکردن هەروەک کە هونیش دەزانن سەرهەڵدانی چێ بوو پشی دەگەڕن کە سەرهەڵدان چەوە چێ بوو چەوە بوو ئەو سەرهەڵدان کە چێ بوو ڕژیمی ئیران یعنی وڵاتی ئێران کرا زیندانێکی مەزن 90 ملیۆن خەڵک لەبەر یان کرد زیندانێکی ملیۆن چمەوە کرد لە هەندەر ئێران قەتلە ئامێکی پڕ مەزن لە دیرۆکی ئێران دەبێژم لە دیرۆکی هەموو سەرهەڵدانی دنیا ئەگەر تۆ قیاس بکەی لە زەمان لە خلالی 2 ڕۆژە لە خلالی هەفتەیەکە نەها ئەو ڕقم کە دەردەکەون وەحشەتە وتە تۆ وەحشەت دەکەی ڕژیمێک چەوە دەکارێ یا ئەو قاس لە هەمبەری خەڵکی خۆی یە وەحشیەت بنوێنێ بۆیە ئامار هەیە دەبێژێن سەریدا یەکەم ئامار کات 12,000 نەها ئامار ئەوەی کە بەلێ بووە سەر و 20,000 کەسە سەر 20,000 کەس ئەوەی کە ڕەوشی دای چییە یان نەها هێدی ئەو ڕقەمانە ئەو ژمارانە خۆیا دەکە کە لە ئێران چی بیە سەرهەڵدان کەم بیە بەڵام سەرهەڵدان بەتەواوەتی ناتوەتە قۆتکردن لەمراولە بەڵام کەم بووە بەڵام گەلانی ئێران ئەوەی کە دەردەکەوێ بەڕەقمی ئەوەی کە ڕژیم وەحشەتی کردە خەڵکی کوشتە ئەمانە بەڵام ئەو ڕۆحی سەرهەڵدان ڕۆحی سەکن لە هەمبەر ڕژیم یان نەهاتیێسە کوشتن بۆیە ڕەوشەکە ئاوایە ڕژیم دەخوازێ کە تا بکارێ ئیران قۆتکە لە دنیا نەها ئینتەرنێتی قوت کرد ئەوانە دەخوازی ئینتەرنێتێکی ملی لە هەمبەر ئێران بسەکنێ و ڕەوشی دایش لە هەمبەری لە هەندەر ئێران ڕەوش ئەوایە کە ڕەوشە ئینتەرنێتێکی هێژ ئینتەرنێت قوتە ئەن نەها ئینتەرنێت قوتە لە ڕۆژە هەندێک جار ئینتەرنێت وێ دەبێت بەڵام پڕ لاوازە بەڵام ئەوانەی کە ئیشی تجارەت دەکەن ئەوانەی کە ئیشی بازرگانی و تجارەت دەکەن ڕۆژێک دەکارن 20 دقه ئینتەرنێت بەکاربێنن بەڵام گەرەک ناوی خۆیان قەید بکەن لە سعاتی چەند دەخوازن ئینتەرنێت بەکاربێنن و چمەوە دەکەن بۆی ڕژیم ڕەحەت بکارە کە ئەوە کۆنتترۆلکە لەو 20 دقه ئایا ئەوانە ئەخبار و ئیشی سیاسی کردنە یا إلا إشي بازرگانی نجیوکی تجرید راگاندن پناسبکی یعنی جبونا کو تکیلیا نبرا گل و نبرا رئیسن بوینه دی پارتیان دا خود بکی عینی وسایە تجریدێکی ڕاگەیاندن
یا تۆ دەکاری بە زمانێکی تر یعنی سژنێکی مەزنی دروست کردووە سژنێکی مەزنی دروست کردە تەنیا هەر ئەمەنی هەواڵی هێژە نەها لە ئەوەی کە دخولی یا تۆ ئەگەر بخوازی لە باژارێکە بچی بۆ باژارێکی تر و حتا ئەو گوندە مەزنانە کە هەیە لە تۆ بخوازی لەوێ یان هەموو کۆنتترۆل دەکەن کە تۆ بخوازی بە عەرەبە بە مەکینە بڕۆی بۆ لە باژارێک بچوو بۆ باژارێکی تر بەرەوی کە داخڵی ئەو باژارە ببی داخلە گوندە ببی ئەو هێزی سەرکوتکەری ڕژیم لە وەرسەکنینە کۆنتترۆل دەکەن لە هەندێک یان مەکینەی تۆ هەیە لە هەندێک عەرەبەی تۆ چی هەیە پر جاران تەلەفۆن کۆنتترۆل دەکەن تەلەفۆنی تۆ ئایا فیلم چێ کردووە خەبەر چێ کردە لەگەڵ کێ کۆنتاکت گرتیە هەموو ئەمانە هاتیێسە بن کۆنتترۆلکردن لە کێلەکی ئەمە لە وەزعی ناوخۆکەوایە نەها هەموو ڕەوشی دایی کە لە دەری ئێرانێ هەموو ئەوانە کە تۆ وەکو پازڵێک هەموو دێنیتە کێلەکی هەم کێلەکی هەفتوو هەموو گەلانی ئێران هەموو دنیا تەوەقعی ئەوە دەکا کە شەڕێک لە هەمبەر لە ناوبەری ئیران ئیسرائیل و ئەمریکا یعنی ئەمە چێ دەبێت ئەم شەڕە چێ دەبێت نەها ئەوەی کە ئەمریکا ئەو دەبێژن ناوی هەواپەیمابەری ئەبراهام لینکۆن یا پەر سلاح پەر هێزی ئەسکەری خۆی ئێناسە ڕۆژەڵاتی ناوین نەها ڕەوش ئاوایە ڕژیم لە ئێران سەرکوت دەکا وحشە دەکا لە بەرامبەریشە یان ئەو شەڕ بەلکە هەر ئەم چێ بێت وقت سرزان کیم بونه نمینا برین نه هاتی چرا بشیدن یعنی لکشان باجاران زده هنن چه آسیدنن هر وها وقت گوری آماران زده 20,000 انسان جنا خوش دستان بورن هنک آمار جی یعنی هن سازین ما فهمیدن قالا 6,000 انسان دکن یکو جنا خوش دستانن هر وها یکو هاتن بنچاپ کرنو گرتن جی 20,000 آنن داریه گرتن بنچاپ کرنو کشتن امارا کدسی ود یداوی چنن هەواڵی هێژە نەها هیچ ئامارێکی دەقیق یعنی ود لە بەرز کەستاتونە چما وانێ هەر ڕژیم یەکێ لە هەدەفی ڕژیم هەر ئەوەیە ناخوازی ئامارێکی دەقی بێتە بن بەڵام کاتێک کە من وتم نەها 20,000 بەلێ بووە تۆ نەزانی ئەم ڕقم gelek zêdetir leweye gelek zêdetir de herke tijî yel amaje pêda girtin bi çavkirdin kûrkirdin per zêdetir leweye ke ême dibêjî niha tu nekarî berastî bilî ke êsta rewşî rojalat deqîq tu bikarî çew çû nekarî xeber bigirî berê hindek çalakvanî siyasî wane dibêjin ke dihatine ser sunûrî dihane ser sunûrî belkî let sîmkartî welata Başûrî Kurdistan ya Iraqê ya welatan tir eger bikarin ke ew sîmkar bekarبênin niha dibêjin kontrol li ser sunûr pir zêde bûye hem Îran kontrol dika lem alîşe Tirkiye pir alîkarî Îran dika bo kontrol باشه em روشا gel bipirsin yani dve derede hatta ha ittifaqaki anji hevkariyeki gelek Kurt derketi hole taybeti gelek Kurt Faris Beluci eri nava hevdi ittifaqiya gelan peşketi ban yani ev ittifaqi heza hoş kudigre çapanya hoş kudigre مجار خویای کنه تنه مجارا گله کرده مجارا همو گله ایرانی جبرکو هم پرسکیکا ابوری قیران ابوری اسا جورده هم جی مافی زمان مافی ناسنامه مافی چانده ته این کار کردن او آزادی رمانه دبن زختانده اف یکیتی هزا خوش کود گرن انج رو شایکتی چه اسیده هەواڵی هێژە ئێمە گەرەک یعنی ئەوانە فەرق و جودایی ناوبەری وانە بزانین نەها ئێران یەکی لە پرۆبلمی ئەو ئاخێز یا سەرەڵدانی ئێران ئەوەیە پرۆبلمێکی جدی لە دەرەوەی لە دەری ڕۆژهەڵاتی کوردستان نەبوونی ئالتەرناتیڤێکە یا ئالتەرناتیڤێک نییە کە بکارێ هەموو گەلانی ئێران لە دەور هەفتوو کۆم بکات ڕاستە نەها لە ناوبەری گەلانی ئێران گەلی کورد گەلی ئازەری گەلی بەلوچ و گەلی عەرەب ئەمانە لە هەڤڕا چارەنووسی وان گرێدراوی هەڤە خواستی وانە جودایە لەگەڵ خواستی ئەو ناوەندی ئێران مرکزی ئێران نەها ئالیەک دەرکەسێتە ئۆلێ کە کوڕی شای ئێرانە کوڕی شای بەری ئێرانە
ئەوە مخابن ئەوەی کە خۆیا دەکا ئەوەی کە تۆ دەبینی سەکنی وی ئامانجی وی نەڕینی وی لە هەمبەر خواستی گەلانی ئێران مخابن نەڕینێکی باش نینە نەڕینێکی باش نینە چون خواستی ئەوانە جودای لەگەڵ خواستی گەلانی ئێران خواستی ئەوان دەخوازن باس ڕژیمی نەها کە هەیە ڕژیمی نەها کە هەیە ئەو ڕژیمی بچێ ئەمان بێنێ جێوی بەڵام گەلانی ئێران لە سەریدا گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەخوازێ خودی ناسنامە بێ دەخوازێ خودی زمان بێ دەخوازێ خودی کولتور بێ خودی چاند بێ دەخوازێ چارە نویسی گەلی خۆ بەدەستی گەلی کورد خۆی بێ چارەنووسی گەلی ئازادی بکارێ قەرار لەسەر چارەنووسی خۆی بدا گەلی بەلوچ هەروە و گەلی عەرەبی شەرقت بەڵام ئەو شتێکی پێ دەڵێن دیباچەیەک کە کوڕی شای ئێران نەها نویساندیە لە هیچ جێکی ئەو دیباچە تۆ نەکاری ببینی کە ئەمە ئاماژە دەدات کە بەڵێ ئەگەر ئەم ڕژیم نەها کە هەیە ڕژیم بچێ ئەم مافی گەلانی تردن بۆی ئەمە خەتەریەکی جدیە دەکارم ئاوا بیان ئاوا دابشکەم نەها بڵێ جبهە یا بەرەی گەلانی ئازادی خواست جبهەی چەپ و دموکرات جبهەی سکولار و دموکرات و گەلانی ئازادی خواست لە ئێران نەها ڕێ خۆی جودا کرێسن لە بەڕێی ئەو کوڕی شای ئێرانە ڕێ خۆی جودا کردیە بۆیە تۆ یان ئەمە تۆمە دەبینی بەڵام نەگەلی کورد نە ئازەری نە بەلوچ نە عەرەب هیچ کەم ئەو کوڕیشە قبول ناکەن ئەو لە سەکنیوی ئەویش خۆیان دەکات کە ناخوازێ هیچ مافێک بە گەلی کورد بدا بەڵام ئەم نەها هێدی ئەم تێکلی ئەم هەم چارەنووسبوونی لە ناوەری ئەو گەلانی تر کە ئاماژەم پێدا وانە نەها خەریکە چێ دەبێت بەڵام یەک چتر ئەگەر تایبەتی لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر بخوازم شتێک بڵێم نەها ئەتفاقێک شێ بووە لە ناوەری 7 پارتی سەرەکی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەوانیش نەها دەزانن ئەگەر چەقاس گەلی کورد یەکگرتوو بێ لە هەمبەر ئەو هێزی ناوەندگەرەی ئێران کە هەیە و بۆ داهاتوو پشتی ڕژیمی نەها کە لە ئێرانە هەیە چەقاس یەکگرتوو بێ ئەو قاس دەکارێت کە مافەکانی گەلی کورد بکاری بەدەست خۆی خە باشێ تام من سەرێ مژارێژی بەسێک کردایە یعنی پشتی بەری سەرهەڵدانی یەکیتیا گەلی کورد یەکیتیا پارتیین کوردان دیچەرەوشێ دەبوو و پشتی بێ سەرهەڵدانی مەدید وەژی ئانی زمان هەفت پارتیین کورد ناوەخۆ یەکیتێک ئاواکردن باندۆرە وان سەرهەڵدان لەسەر یەکیتی چ قاسی گرنگێ باندۆری سەدی سەد هەبووە یان ئەوە دەبێژم لە زەمەنی شۆڕشی ژنجیان ئازادیدا گەل ئەم خواستی ئانینەوە لێ گەل لە هەندەر لە ڕۆژهەڵاتی کوردستان فەرق و جودایی ناکە ئەمە تۆ گرێدرای کۆمەڵی پەژاکی دموکراتی یا حەزبەکان دنی گەل کە دێتە سەر شەقام لە هەمبەر ڕژیم مەیزە ناکە تۆ گرێدرای کیژان پارتیت هەر ئەم گەل لە هەندەری ڕۆژهەڵاتی کوردستان دەخوازن ئەوەی کە ئەو ڕاستی کە لە شەقام هەیە دەربازی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەر ئەوەی کە لە شۆڕشی ژنجیان ئازادیدا ئێمە ئەوە دیت و نەهاش کە ترسی جارێکی تر فاشیزمی ناوەندگەرایی ئێرانی کە پڕ خۆرتە یا تۆ بە ئاشکرا دەکار ببینی ئەوە وای کردووە کە ئەم حەزبانە بەڕەغمی ئەوەی کە فەرق و جودای ئیدۆلۆژی هەیە نەڕین هەیە بەڵام ئێمە چارە نویسێمە گرێدای هەفتوویە بۆی ئەمان نەها دەکان بژ بە کەیف خۆشیێمە نەهام پارتانە لەگەڵێکی علاقاتی وان هەیە یان گەرەک ناچارن کە پێک وە هاوکاری بکەن و دەمێ ئەم دەکارن بێژن یەکیتیا گەلان زۆرەی لە پارتیان دکە و پارتیژ نەوەخۆ تفەقیە چێکن گەلی ڕۆژهەڵات ئەوە پڕ خۆرتە بەڵام لە ئەوەی کە لە چەند ساڵی بەرێ پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک یەکێ لە ئامانجە هەرە سەرەکیوی
ئەسڵی وی کە خەبات بۆ یەکێتی گەلانی ئێرانە سەرێدا یەکێتی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەربازی وی یەکێتی یەکێتی گەلانی ئێران یەکێتی گەلانی ئێران هەیە لە هەمبەر ئەوەی کە دەخوازێ مافی گەلان تۆنە بکە مافی گەلان نەدا دەخوازێ ئەو یەکێتیە چێبێر بۆیە هاوسەرۆکی پەژا هاوسەرۆکانی پەژا نامێکی پەر خوۆن دێشان بۆ گەلانی ئێران بۆ نویسکار بۆ خوندکار کە دەبێژین ئەمە دەخوازی بۆیە ڕاستە نادبرد پارتیا ژیانە ئازاد ئا کوردستانê rolekî çawa dilîzê bi taybetî li Îranê li Rojhilatê Kurdistanê ji bona ku gel bigêjin mafê xwe ji bona ku mafê wan biparasin û bi xwe birêxistin bikin li dijî va bin pêkirinên mafê wan biparêzî xebatek çawa dike hem li Ewropayê hem li cîhanê hem ji li Îranê ساحەی خەبات و چالاکی پارتی ژیانە ئازادی کوردستان نەها لە ئەوروپا ئەو چالاکی مەیدانی هەیە ئەگەر کەچێ سەرهەڵدانی لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان چێبێ سەرهەڵدانی مەیدانی هەیە لە هەموو باژەڕی ئەوروپایی چالاکی هەیە تۆ دەچیتە بەردەم پارلەمەنتۆ تۆ دەچیتە بەردەم سەفارەتی وڵاتان چالاکی دەکەی لە کێلەکی وێش خەباتی دیپلۆماسی هەیە چونکە باشی دیپلۆماسی خەباتی وی جودایە دەچێت دیپلۆماسی دەکا لەگەڵ پارلەمانتۆ لەگەڵ ڕایداری وڵاتان دەچێت لە ڕۆیشتن دەکات بە خەباتی دیپلۆماسی لە هەندێری وڵاتیش پەژاک ئیشی ڕێخستن دەکات یان گەل بە ڕێخستن دەکات پەژاک تەنیا حەزبێکی ڕۆژهەڵاتی کوردستانە کە ساڵ دوازدەی مەهێ لەوێش هێزی خۆی هەیە هێزی عسکەری خۆی هەیە لە شاخان لەوێ کە هەیە هەم هێزی عسکەری هەیە و هەم لە ناو گەلیشدا ڕێخستنی هەیە لە ناو گەلدا ڕێخستن دەکا و دەخوازی بە ئاوایەکی دموکراتیک بە ئاوایەکی دموکراتیک لەگەڵ گەلاندا بدا و بستێنێ کە چاوا بکارن لە پاشڕۆژی کە پشتی ڕژیم ئێران کە دەچێت چاوا بکارن کە ئێرانێکی دموکراتیک لەسەر کوتی نەتەوەی دموکراتیک بکەن ئێرانێکی دموکراتیک چێ ببێ کە هەر گەلی هەموو گەلان لە ئێراندا بکارن بە ناسنامەی خۆ بکەن ژیان بکەن بە فەرهەنگە خۆ بە چانگە خۆ بە کولتوری خۆ باش پرسەمەی داوی پشتی وان چالاکی و سەرلدانا اتفاقێک دەرکێت یەکیتێک دەرکێت و ئێدی گەل تجاری لە هەمبەری زەخت و زۆرداریان سەری ناتەوینێ کوشتن ژی هەبێ داربەکردن هەبژی گەل بە بریارە کوژ بۆنە مافی خۆ لە کۆڵانە بقەدا بێ ev helwesta gel wê bandorek çawa ser bi roja Îranê bike an jî Îran wê ber bi kî ve biçe زانیی هەواڵی هێژە لە ساڵی 1970 کە ڕژیمی ئێران کە هات ڕژیمی شاچ و ئەم ڕژیم کە هات سەرهەڵدان و ئیتراز لە هەمبەر ئەم ڕژیمە هەبووە بەڵام زمانی وی جاروا هەبووە ئێستا تۆ خۆمان دەبێژین ساڵی 1378 تا 1380 ده ساڵ ناوەری وە هەبووە تا 98 ده ساڵ ناوەری هەبووە بەڵام تا زەمن هاتووەتە پێش ئەم ئێتراز و سەرهەڵدان زەمەنی وی کۆرتر بووە تا هاتووە یانە سەرهەڵدان بەرفراوانتر زێدەتر جوغرافیایی وی زێدەتر بووە چه پاس ڕژیم وحشت کردووە کوشتیە ئێدام کردیە بن پێ کردووە بەڵام گەلانی ئێران قەراری خۆیان داوە نەکارن بڤی ڕەنگی ژیان بکەن قەراری خۆیان داوە و ڕژیمیشی ئەمە دەزانێت ڕژیمی ئەمە دەزانێت ئێمە بینیمان لە شۆڕشی ژیان ئازادیدا ڕژیم هەتا مەرزی ڕۆخان ڕۆیشت بەهاش بێگومان گومانی وە نەبێ کە ڕژیم چە قاس وحشەکە خەڵک ئەو قاس ڕادیکالتر دەبێت ڕادیکالتر دەبێت لە هەمبەر ڕژیم بۆیە ئەو ڕژیم لەگەڵ نەدەکارێت نە ئالی ئابووری نە ئالی ئازادی نە ژنان نە خوێندکاران نە منداڵان نە گەلان هیچ چ شتێک لە هەندێری ئێران یان نەها نییە کە ئەو گەلە بکارن بژی بۆیە گەیشتووەتە بۆمبەست نە ڕژیم دەکارێ بەڕەغمی بەرێ دەسەڵاتی خۆی دەوام کە نە گەلانیش ئیدی نەکارن بە ئاوای بەری ژیان بکەن بۆیە نەها نقطەی ئینقلابە شۆڕش em dikarin bêjin êdî ev rejîm bi vê halê xwe bi vê helwesta xwe bi vê feraset û hişmetiya xwe nikare pêş ve biçe an ê xwe biguherin an jî belav bibe
أي نها إما للنقطيك أو بله الراوسين لا أما خالي داية بله من خالي واده باشه باردكم ev çalakî serdan jî wê berdewam bikin û gelên yani dewletên derve jî hêzên navdewletî jî wê bixwazin ku ev kaos û alojiya navbera gelan û dewletê jî her tim hebe. بداخل مع الأسف أمر راسه يعني أو روشك لروشالاتي نافين هي نتيجة سياستي قريجي مدرنيتي كابيتاليستية بله لسال بري اوان شيك نهاج دخوازن بفي اواي دوام كات بله نتيجه وان يعني انها الترناتيف هي كجلان كناوشيكي موزايكيه فررانيه بله فرششيه بكن باواكي ديمقراطيك لهفر بجين بلام مدرنيتي كابيتاليستي ناخوازي چونك برجواندي وان لنا كوكي جلان داي ادی gel jî vê yekê dizanî û gel jî li gor vê yekê tifaqa xwe hîn bêtir yekîtiya xwe bêtir xwe dike. اگر گل یکیتی خو اتفاقی خوی خورترنکا بی ضرر دکا بله ضرر دکا جارکی تن ایما شاهدی کشتن و شر تایفی شر اتنیکی بی شر نتوکان اگر بی آواکی و دوام که پر خطره بله پر em gelê خطره spas kirin. Zor spas. سازوی و هر خوش بن هر بیزید برای تماشاوان هجا دی برنامه مجاری که میوانک تیم هول دا کو برای خود بدن روجرات کردستانی و ایرانی و چالکی کو مهک لپی خو هشتن و درجی سای هیچ سرزان بردام دکن هیچی دیسا زخت و زورداری رژیم ایرانی سر گلان دومن لی گل به بریار کو حتی داوی مافی خو به پاریزه میوان ما جامر مرابی اندام رخصنا پارتیا جیان آزاد کردستانی بگل مبو امزور سپاس کنج بنا بشتاریه سازوی بش ام جی زۆر سپاس بکەن و دەمەوە خۆش و ببین خۆشیێت